مەزاری ئەنفالکراوەکانی گەرمیانە لە گوندی دێبنە. کە سوکاری قوربانیانی ئەنفال هاتوونەتە مەزارەکە و بە چاوی پڕ لە فرمێسکەوە یادیە و کەسانە دەکەنەوە کە 34 ساڵ پێش ئێستا ڕژەمی بەعەس لە چوارچێوەی شاڵاوەکانی ئەنفالدا دوای بێ سەر و شوێنکردنیان شەهیدی کردن. ئەوەی کە برا زیندەجاڵ کراو ئەوەشی کە ماوە بۆ خەم و خەفەت و مەینەتی مایەوە ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئێمە بەڕاستی زۆر خەفەتبارین و بەیادکردن و هاتنیمان بۆ ئەم ڕۆژە بۆ ئێرە ئەتوانم بڵێم تا حەدێک بە یەکتر بینینمان وەکو کە سوکاری ئەنفالکراوان و ئێمە دەرباز بووی شاڵای ئەنفالین کەمی سوکناییمان دێ بە یەک. کە سوکاری قوربانیانی ئەنفال داواکاریان هەیە و داواکاریەکانیشان هەمان داواکاری ساڵانی ڕابردووە و داوای جێبەجێکردنی دەکەن. شارەزایانی بواری جینۆسایدیش دەڵێن لە زۆر ڕەهەندەوە کار لەسەر تاوانی ئەنفال نەکراوە و ئەوانەش زیانی گەورن لە بەردەم ناساندنی ئەنفال بە جیهانی دەرەوە. داواکاری سەرەکیمان ئەوەیە کە هێنانەوەی ئێسک و پرووسکی ئازیزەکانمانە لە جنوبی عێراق بۆ هەرێمی کوردستان و لێرە بە خاک بسپێرن و فاسی دیێنێنان بۆ بکرێ بۆ ئەوەی هەر کەسە و کەس و کارەکەی خۆی بناسێتەوە. ئێستا ئەبینی لێرە زیاد لە 200 جەنازە هاتووەتەوە، بەڵام تاکو ئێستا بەڵێ ئەزانین کوردن کەس و کاری ئێمن ئازیزانی ئێمن بەڵام کەس نازانێکی گۆڕێک تایبەتە باو سەر لە نوێ فۆرمی ئیشکردندا بڕێژینەوە سەرەتا لە دیکۆمنتکردنەوە دەست پێکەین و دوجار بۆ ئاراستەکردنی ئەنفال بۆ دنیای دەرەوە لە ڕێگەی هونەرەوە و لە ڕێگەی ژانرەکانی ئەدەبەوە بەگشتی لە ڕێگای ئەدەب و هونەر و جارێکیکە و بە تایبەتی لە هونەری سینەماوە جارێککە هەوڵ بدەینەوە. ڕژێمی بەعەس پرۆسەی ئەنفالی بەهەشت قۆناغ جێبەجێ کرد. سەختترین قۆناغیان قۆناغی سێ ئەنفالی گەرمیانە کە زۆرترین زیانی گیانی و ماڵی لێکەوتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.